وەگاکەدارن لە ساڵی 2021 لە مانگی نەوە هەتا کۆتایی مانگی چوار لە 2022 ئێمە 8 مانگ دەواممان کردووە وەکو مامۆستای یاری دەر لە تاقیەکاندا لە تەواوی بەشە جیاجیەکاندا لە هەموو بەشەکانی زانکۆی ڕاپەڕین بەڵام لە کۆی 8 مانگ تەنیا 2 مانگمان شایستەی دارایی پێدراوە لە 6 مانگمان ماوە وەکو ئەوەی کە شایستەی دارایی وەرگین ساڵی پاریش 4-5 جار ئێمە گرت بووینەوە سەردانی لایەنە پەیوەندیدارەکانمان کردو لەگەڵ سەرۆکی زانکۆ کۆبووینەتەوە لەگەڵ بەڕێوەبەری بانک لە ڕانیە کۆبووینەتەوە پەیوەندیمان هەبووە لەگەڵ ماکوان جەمیل بەڕێوەبەری بانکی هەرێم هەروەها لەگەڵ لایەنە سیاسەکانیش ئەو بابەتەمان تاوەتویە کردو هەتا خودی وەزیری خوێندنی باڵاش ئاگاداری ئەو کێشە و گرفتەی ئێمەیە بەڵام هەتا ئێستا وەکو هیچ دەرکەوتەیەک یان نیشانەیەک نییە کە ئێمە بزانین کە هەوڵێکی جدی و خەمخۆری درا بۆ ئەوی ئەو کێشانی ئێمە ئەو گرفتی ئێمە چارەسەر بکرێت وەکو دەزانن داواکانی ئێمە داواکردنی دامەزراندن یان داوایەکی خورز نییە کە لە توانە و لە دەسەڵاتی حکومت نەبێت جێبەجێکە بەڵکو تەنیا ئەوەیە وەکو چۆن دەڵی کرێکارێک ئیشێکی کردووە لە کۆتایی کارەکەیدا دەبێ مافی خۆی پێ بدرێ ئێمە سەبر و تحملێکی زۆریشمان هەبوو ئارامەیەکی زۆرمان هەبوو وەکو باز دەکەین ئەو موچەیەکی ئێستا ماداوای دەکەن هی ساڵی پارە 6 مانگمان ماوە هیوادارین بە زووترین کات لایەنی پەیوەندیدار کە تایبەتن بە بابەتی ئێمە وەزارەتی خوێندنی باڵا و سەرۆکی زانکۆ و تەواوی ئەوانەی کە بەرپرسن بێن بە داواکانمانەوە